سینۆها پزیشکی تایبەتی فیرعەون. نووسینی میکا ڤاڵتاری، وەرگێڕانی بۆ کوردی سەیدای شێخ زورار، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان. بەشی 34م، دایکی فیرعەون. بۆ گەیشتن بە کۆشکی دایکی فیرعەون دەبوایە سواری بەلەم بوومایە، بۆیە لە بەلەمێکدا دانیشتم و بە سەوڵ لێدەرەکانم وت هەوڵ بدەن بەهێز و بە خێرایی سەوڵ لێ بدەن، ئەگەر بەر لە داگیرساندنی ئەستێرەکان من بگەیەنە کۆشک زێڕێکی زۆرتانە دەمێ. سەوڵ لێدەرەکان بە جۆرێک بە خێرایی سەوڵیان لێدا کە نووکی بەلەمەکە لە کاتی شەقکردنی ئاوەکەدا دوو دیواری لە هەردوو لای بەلەمەکەوە دروست دەکرد و هێشتا یەکەمین ئەستێرە لە ئاسماندا ڕۆشن نەبوو بوو کە من گەیشتمە کۆشکی دایکی فیرعەون. پێش ئەوەی کە باسی ئەوە بکەم کە دایکی فیرعەون چۆن ڕێگەی چوونە ژوورەوەی دام و چی وت، دەبێت تێبینیەک بکەم کە ئەو دوو جار لە شاری تەبەسەوە بۆ شاری ئاسۆ هات، بەڵام لە ئاسۆ نەمایەوە چونکە ڕقی لەو شارە بوو. شێوازی کوڕەکەی خۆی سەبارەت بە خوا نوێکە پەسەند نەدەکرد و ئەیوت خوای نوێ هێمنی ژیانی مسر تێگەدات و خەڵکی ناڕازی کردووە. بەڵام فیرعەون لەبەر ئەوەی دایکی زۆر خۆش دەویست هەرگیز دەمە بەدەمەی لەگەڵ دایکیدا نەدەکرد. نەری دوایە کە کوڕ کاتێ کەوتە تەمەنی پێگەیشتن بەرامبەر بە دایکی کوێر و کەڕ دەبێت تا ئەو ڕۆژەی کە ژن دەهێنێت ژنەکەی چاو و گوێی دەکاتەوە. بەڵام نەفرتیتی هاوسەری فیرعەون کە کچی ئامی کاهینی گەورەی ئاتون بوو بە بۆنەی باوکی هەوڵی کردنەوەی چاو و گوێی فیرعەونی نەدا، واتە کاهینی گەورە لەگەڵ تیئیدا بۆنەی خوشک و برایەتی هەیە و هەر جارێک کە کاهینی گەورە دەچێتە کۆشکی دایکی فیرعەون بۆ ئەوەی لەگەڵ تیئیدا گفتوگۆ بکە، هەموو پاسەوانەکانی دەرگای کۆشک ئەو کۆشکەی دایکی فیرعەونی تیا بوو ئەم بابەتەیان دەزانی. تەنها فیرعەون لە شاری ئاسۆ ئاگای لەم بابەتە نەبوو، تەنانەت هەندێک کەس ئەیانوت دوایین کچی فیرعەون کە تیئی بوو واتە کاهینی گەورە لەگەڵ تیئیدا دەستیان تێکڵاو کردبوو. هەر جارێک کە کاهینی گەورە دەچێتە کۆشکی دایکی فیرعەون بۆ ئەوەی لەگەڵ تیئیدا گفتوگۆ بکە، هەموو پاسەوانەکانی دەرگەی کۆشک ئەو کۆشکەی دایکی فیرعەونی تیا بوو ئەم بابەتەیان دەزانی و تەنها فیرعەون کە لە شاری ئاسۆ ئاگای لەم بابەتە نەبوو. تەنانەت هەندێک کەس ئەیانوت دوایین کچی تیئی واتە دایکی فیرعەون کە بوویەتی مناڵی کاهینی گەورەیە نەکی فیرعەون. من وای بۆ دەچم کە لەو ڕۆژەوە میسر و فیرعەون هەبووە هەندێ ڕیسپەڕی لێ دەربچێ، ئەگینە دایکی فیرعەون نەریتێکی وەهای هەبووە بۆتە خاوەنی هەندێ مناڵ، بەڵام خەڵکانی داهاتوو
لەم بابەتانە بێ ئاگان، چونکە ئەوانەی کە لە هەر سەردەمێکدا لەم بابەتانە ئاگادارن زانینەکانیان لەسەر کاغەز نانووسن کە لە ئایندەدا بە خەڵکی ڕابگەیەنن، بەڵکو ئەم نهێنیانە دەپارێزن و کاتێک کە دەمرن نهێنیەکەیان لەناو دەچێت و لە هەموو دەوریەک من وای بۆ دەچم کە لەو ڕۆژەوە کە میسر و فیرعەون هەبووە هەندێ ڕیسپەڕی لێ دەربچێ، ئەگینا دایکی فیرعەون نەریتێکی وەهای هەبووە بۆتە خاوەنی هەندێ مناڵ. بەڵام خەڵکانی داهاتوو لەم بابەتانە بێ ئاگان، چونکە ئەوانەی کە لە هەر سەردەمێکدا لەم بابەتە ئاگادارن زانینەکەیان لەسەر کاغەز نانووسن کە لە ئایندەدا بە خەڵکی ڕابگەیەنن، بەڵکو ئەم نهێنیە دەپارێزن و کاتێک کە دەمرن نهێنیەکەیان لەناو دەچێت و لە هەموو دەورەیەک و بە تایبەتی لەم چاخەدا وەهایە و چۆنیەتی کردەوەکانی دایکی فیرعەون نانووسرێتەوە بۆ ئەوەی خەڵکی و هەروەها ئەوانەی لە دوای دێن لێی بە ئاگا بن. بەڵام لە هەر سەردەمێکدا ئەوانەی کە لە کۆشکی میسر دەژین ئاگایان لەم بابەتە هەیە. لەو ڕۆژەوەی کە ئەخناتون واتە کوڕی فیرعەون خوای نوێی بەسەر خەڵکیدا داسەپاندووە، کاهینەکانی خوای کۆن دەڵێن کە تەنانەت خودی ئەخناتونیش کوڕی باوکی نییە و تیئی لە سەردەمی ژیانی باوکی ئەخناتونیش هەر بەم شێوەیە ژیاوە و ئەغناتونیش بەم شێوەیە لەدایک بووە. من ناوێرم ئەم پروپاگەندانە بسەلمێنم، چونکە من باوەڕم وایە کە فیرعەون کوڕی خواکانە و تاج و تەختی میسر بریتیە لە سپاردە و خەڵاتێک کە خواکان بە فیرعەونی دەبەخشن. بەڵام من لە بیرمە کە لە سەردەمی ژیانی فیرعەونی پێشوش کە هێشتا بابەتی خوای نوێ لە ئارادا نەبوو، کە کاهینەکانی ئامون بەهۆی ئەو خوا نوێیەوە ببنە دوژمنی فیرعەون، دەوترا کە ئەم مناڵە کوڕی باوکی خۆی نییە. بەهەرحاڵ لەو ڕۆژەدا لە پاش ئەوەی کە چوومە ژوورەوە، تیئی دایکی فیرعەون منی بان کردە ژوورێک کە قەفەسێکی زۆری لێ هەڵواسی بوو، لە هەر قەفەسێکدا چەند باڵندەیەک دەبینران و هەندێکیان هەڵدەفڕین. تیئی لەو کاتەوە کە کچێکی بچووکی بووە حەزی بەگرتنی باڵندەکان بوو، هەموو ڕۆژێ شیلەی لینجی لە درەختەکانی لقی دارەکان دەدا بۆ ئەوەی کاتێک کە مەلەکان لەسەری دەنیشنەوە نەتوانن بفڕن و ئەویش بیان گرێ و بیان کاتە قەفەسەوە. هەتا ئەمڕۆژ هەندێ جار هەر خەریکی ئەم یاریەیە. کاتێک کە چوومە ژووری تیئیەوە ڕوانیم سەرگەرمی چنینی حەسیرێکە کە نەخشی ڕەنگاوڕەنگی پێوەیە. بە منی وت سینۆها بۆچی درەنگ هاتی؟ مەگەر قەرار نەبوو کە تۆ ئەمڕۆ سەر لە بەیانی بیتە ئێرە. من وتم
کوڕەکەت هەندێک کاری پێسپاردبووم وتبووی کە لە دوای گەیشتنم بۆ تەبەز ئەو فەرمانانە جێبەجێ بکە و پاشان بۆ لای دایکم بچۆ. من ئەگەر ئەمڕۆ زوو بۆ ئێرە باتمایە ناچار دەبووم کە فەرمانی کوڕەکەت دوا بخەم. تۆ دەزانی کە ئەم دواخستنە ناپەسەندە. تیئی وتی ئایا کوڕەکەم چاک بۆتەوە یان وەکو جاران شێتە؟ من وتم مەبەستت چییە؟ تیئی وتی من وا هەز دەکەم کە ئەو هێشتا هەر شێتە، چونکە تەنها شێت بەم شێوەیە لەسەر ئاتون ئاژاوە دروست دەکا، دەبێتە هۆی ناڕەزایی خەڵکی. پاشان پرسی سینۆها، تۆ کە سەرقلیشێنی پاشایەتی بۆچی سەری ناقلیشێنی و ئەم دێوانە لە سەری ناهێنیتە دەرەوە؟ من وتم فیرعەون نەخۆش نییە تاوەکو سەری نەشتەر بکرێ. و بۆ ئەوەی تیئی درێژە بە قسەکانی نەدا، سەبارەت بە باری ژیانی فیرعەون و گەمەی کچەکانی و ئاسک و سەگەکانی کۆشکی پاشایەتی لە ئاسۆ و بەلەم و کەشتی لێخوڕینی سەر دەریاچەی پیرۆزی ئەو شارە و شتی تر قسەم بۆ کرد بە شێوەیەک کە تیئی بابەتی شێتی فیرعەونی فەرامۆش کرد و پاشان ڕێگەی پێدام کە من لە بەردەم کارگەی حەسیرچنینی ئەودا لەسەر زەویدا بنیشم و فەرمانیدا ئاوی جۆم بۆ بهێنن. تیئی دەیتوانی فەرمان بدا کە خزمەتکارەکانی شەرابم بۆ بهێنن و ژنێکی قرچۆکیش نەبوو کە لەبەر ڕەزیلی ئاوی جۆی دەرخواردی میوانەکانی بدایە. بەڵام ئەو لە ڕووی ڕەچەڵەکەوە ژن بوو لە چینی سادەکان و باوکی بەهۆی گرتنی باڵندەکانەوە بژێوی دەست دەکەوت و تیئی لەو کاتەوە حەزی بە خواردنەوەی ئاوی جۆیە و هێشتا هەر ئاوی جۆ دەنۆشێتەوە و لەبەر ئەوەیە کە لە خواردنەوەی ئاوی جۆ زیادەنۆشی دەکرد، لەش و دەموچاوی ئاوسا بوو. لەو ڕۆوە کە لە ڕەچەڵەکێکی دووڕەگە واتە باوکی سپی و دایکی ڕەشپێست ئێستاش بەو شێوەیە ئاوساوە، هەر کەسێک کە تیئی ببینیایە وای دەزانی کە ڕەشپێستە و لە تەبەز بە جادوگەری ڕەشپێست ناویان دەبرد، چونکە زۆر حەزی بە جادوو بوو. من هەر کاتێک کە ئەم ژنم دەبینی سرم سوور دەما کە چۆن ئەم ژنە توانی بووی لە گەنجێتیدا سەرنجی پیاوێکی وەکو فیرعەون ڕابکێشێ کە فیرعەون بیکاتە هاوسەری خۆی و لەبەر ئەوەی کە جوان نییە بە پێچەوانەشەوە ئەمڕۆ زۆر ناشیرینە. خەڵکی دەڵێن بەهۆی جادووەوە فیرعەونی فریو داوە، چونکە دوورە کە فیرعەون کچی پیاوێکی سادە کە کاری گرتنی باڵندەکانە بکاتە هاوسەری خۆی. لە کاتێکدا کە تیئی واتە هاوسەری فیرعەونی باوک ئاوی جۆی دەخواردەوە، لەبەر ئەوەی کە من پزیشک بووم بەبێ ڕەچاوکردن لەگەڵ مندا دەدوا، چونکە ژنان لەگەڵ پزیشکەکاندا بەڕاشکاوی قسە دەکەن و ئەو شتانەی کە بە خەڵکی ناڵێن لای پزیشک دەیدرکێنن. دایکی فیرعەون بە منی وت سینۆها، من دەزانم کە تۆ هاوسەرت نییە و دڵنیام کە هەموو شەوێ لەگەڵ ژنێکدا ڕادەبێری، چونکە لە شاری ئاسۆ ژنی جوانی زۆر لێیە و ژنەکانی شاری ئاسۆ خۆیان بەگران ناگرن و ئامادە دەبن کە
کە لەگەڵ تۆدا کۆ ببنەوە. من تۆ بە پیاوێکی هێمن و لەسەرخۆ دەزانم، دەبینم ئارامی و سەنگینی تۆ بەڕادەیەکە کە هەندێ جار ناڕەحەت دەبم و وا بیر دەکەمەوە کە باشتر وایە دەرزیەک بە لەشتدا بکەم و بڕوانم کە چۆن هەڵدەبەزیتەوە. بەڵام دەبێ بیسەلمێنم کە تۆ پیاوێکی باشی، هەرچەندە کە من پێم سەیرە کە زانایەکی وەکو تۆ چ سوودێ لەم باشبوونەی وەردەگرێ، چونکە کەسێک کە دانیشمەند واتە زانایە پێویستی بە باشبوون نییە، چونکە تاقیکردنەوە بە منی سەلماندووە کە تەنها خەڵکانی نەفام ئەو کەسانش کە هیچ شتێک لە دەستیان نایە باش دەبن. بەڵام بە دیداری تۆ خۆشحاڵ دەبم، چونکە کاتێک کە دەتبینم تێدەگەم تۆ پیاوێکی ئەگەر چاکەم لەگەڵ نەکەی خراپەم لەگەڵدا ناکەی. بۆیەش بابەتێکت پێ دەڵێم کە هێشتا بە هیچ پیاوێکی ترم نەوتووە، ئەویش پەیوەندی بە ئاتونەوە هەیە. ئاتون وە لە ڕاستیدا من و ئامی هێنامانە کایەوە، مەبەستی من ئەوە بوو کە بەهۆی ئاتونەوە خوای ئامون لەناو ببەین، بۆ ئەوەی هێزی کوڕەکەم و هێزی ئێمە زیاتر بێ. بەڵام من و ئامی پێشبینی ئەوەمان نەدەکرد کە ئەم بابەتەی ئاتون بەو شێوەیە گەورە ببێتەوە و ببێتە هۆی ناڕەزایی گەلی میسر. لەوانەیە بزانی و ئەگەر نەزانی زۆر ئاساییە کە ئامی لەگەڵ ئەوەشدا کە هاوسەری من نییە، بەڵام لەگەڵ مندا ڕادەبێرێ، هەرچەندە زۆر چارەیم ناوێ، چونکە وزە و توانای جەستەیی ڕابردووی نەماوە. ئەو ڕۆژە کە ئامی خوای نوێی هێنایە کایەوە، من لەو باوەڕەدا نەبووم کە بەڕادەیەک کار لە کوڕەکەم بکە کە ئەو شەو و ڕۆژ بیر لە ئاتون بکاتەوە. بەڵام ئێستا وای لێ هاتووە کوڕەکەم وەها خوگری ئاتون بووە کە لەو باوەڕەداین شێت بووە، دەبێ سەری بقڵی شێنی بۆ ئەوەی شێتیەکە لە کاسەی سەری بێتە دەرەوە. بابەتێکی تریش کە بۆتە هۆی سەرسۆڕمانی من ئەوەیە کە نەفرتێتی لەگەڵ ئەوەشدا کە جوانە بۆچی هەر کچی دەبێ، کاتێک کە ژن جوان بێ پیاو بە تامەزرۆوە لەگەڵیدا ڕادەبێرێ، ئیتر ئەو نابێ کچی ببێ. هەروەها نازانم بۆچی خەڵکی ڕقیان لە جادوگەرە ڕەشپێستەکانی منە، لە کاتێکدا کە ئەوان چەند ژن و پیاوێکی باشن و سەری مناڵەکان لە کاتی لەدایک بووندا لە ناوسکی دایکیدا درێژ دەکەنەوە و لێوی خۆشیان درێژ دەکەن. بەڵام خەڵکی نەفرەتیان لەم ژن و پیاوە باشانەیە و من ناچارم ئەوان لە ژێرزەمینی خانووەکەمدا بشارمەوە، چونکە ئەگەر خەڵکی ئەو ڕەشانە ببینن دەیان کوژن. من لەم جادوگەرە ڕەشپێستانە زۆر ڕازیم، چونکە شتیوان بۆ دابین دەکەن کە لە توانای ژنیەتی منی لە ڕابردوو زیاتر کردووە و من هەرچەندە لەگەڵ پیاواندا ڕادەبێرم هێشتا هەر حەزم لە ڕابواردنە.
بەڵام ئەگەر تۆ وا بیر دەکەیتەوە کە لە ڕابواردن لەگەڵ ئامیدا چێژ وەردەگرم ئەوە لە هەڵەدایت. ئەگەر ئامی کاهینی گەورە لە بابەتی ئاتوندا شەریکی ئێمە و بەرژەوەندیەکانی ئێمە نەبوایە، من لە خۆمم دوور دەخستەوە، چونکە ئەم پیاوە چیتر ناتوانێ وەکو ڕابردوو لەگەڵ ژناندا کۆبێتەوە. دایکی فێرعەون قومێکی گەورەی ئاوی جۆ نۆشیەوە و پاشان وەکو ئەو ژنە کارەکەرانەی کە لە کەناری نیلدا جلوبەرگ دەشۆن کەوتە قاقای پێکەنین و وتی: سینۆها، ئەم ڕەشپێستانە پزیشکانێکی کارامەشن، بەڵام خەڵکی بە جادوگەریان دادەنێن. چونکە ناتوانن هەز بە هونەری ئەوان بکەن و ڕقیان لە ڕەنگی ڕەش و بۆنی لەشیانە. ئەگەر تۆ بتانی وا بکەی ڕقت لیان نەبێتەوە لەگەڵیاندا هەڵسوکەوت بکەی، دەتوانی هەز بە پزیشکەکەی ئەوان بکەی، بەمەرجێ نهێنیەکانی خۆیان لای تۆ بدرکێنن، چونکە ئەوان بۆ پاراستنی نهێنیەکانی خۆیان زۆر یەکگرتوون. من بە پێچەوانەی خەڵکی ڕقم لە ڕەنگی لەشی ڕەشپێستەکان نییە و حەزم بە پیاوە گەنجە ڕەشپێستەکان هەیە. لەزەتی ئەوان لە پیاوە گەنجە سپیەکان زیاترە، لەبەر ئەوەی کە تۆ پزیشکی پێت دەڵێم کە لەگەڵ گەنجە ڕەشپێستەکان ڕادەبێرم. پزیشکە ڕەشپێستەکان خۆیان ئەم ڕابواردنە بۆ من بەباش دەزانن، دەڵێن کەیفسازت دەکا، پەژاری ژیانت لێ دوور دەخاتەوە. من دەزانم کاندێ لە ژنەسپیەکانی میسر وەکو کەسانەی کاموو جۆرە خواردنێکیان خواردووە ئیتر چێش لە خواردنی چەور وەرناگرن، حەز لە خواردنی سادە دەکەن، هەندێک جار بۆ گۆڕینی چێژوەرگرتنیان لەگەڵ پیاوە ڕەشپێستەکان کۆ دەبنەوە. بەڵام بەسەربردنی من لەگەڵ پیاوە ڕەشەکاندا لەم جۆرە نییە، بەڵکو من بەڕاستی لەزەت لە ڕابواردنیان دەکەم، چونکە هەز دەکەم کە ڕەشپێست زیاتر لە سپی پێست سوودی لە خۆر و ئاو و زەوی و هەوا وەرگرتووە و توانایەکی سروشتی زیاتری لە سپی پێستەکان لە لەشدا کۆبۆتەوە. گەنجێکی سپی پێست ئەگەر لەگەڵ گەنجێکی ڕەشپێستدا بەراورد بکرێ، وەکو زستان وایە کە لە تەنیشت هاوینەوە بێ. لە زستاندا ڕۆژ گەرمی زۆرە، بەڵام هەرگیز گەرمی ڕۆژەکانی هاوینی نییە و وەکو هاوین مرۆڤ بەهۆی گەرمی و خۆر و ئاو هەواوە تووشی سستی نابێ. منیش کاتێک کە لەگەڵ گەنجێکی ڕەشدا کۆ دەبمەوە ڕازی دەبم و ئێستاش کە ئەم قسەیە بە تۆ دەڵێم ترسم لە درکاندنی نییە، چونکە تۆ پیاوێکی پزیشکی و ڕاهاتووی کە نهێنیەکانی خەڵکی بپارێزی. ئەگەر ئەم جارە نهێنیەکانی من بدرکێنی، من نکۆڵی لێ دەکەم و دەڵێم درۆ دەکا، چونکە لێرەدا کەس گوێی لە قسەکانمان نییە و لە دوایی بتوانی ڕاستی وتەکانت بسەلمێنی.